سوپای گەورەتان لێبی بەڕێزان ئەم شەو چەند بابەتێکی گرنگ تاوتوێ دەکەین کەوە هەنووکەیە و زۆریش پێویستە بەڵام پێش ئەو دوو ڤیدیۆ لەگە وێنەیەک حەزم لێ لەگەڵ بەڕێستان شێری بکەین و بڵاوی بکەینەوە پێشەوەی دەست پێ بکەین. ئەوە ڤیدیۆیەکە لە ڕیفراندۆم مانگێک پێش ڕیفراندۆم لە کەناڵی KNN بەرنامەیەک تایبەت بوو سەبارەت بە ڕیفراندۆم ئەو وتانەمان هەبوو. زۆر واضحن دەستکاری سنوورەکان بە هیچ شێوەیەک نە ئەمریکا نە نەتەوە یەکگرتوەکان نە ئیتحادیە ئەوروپی نە دەوڵەتی ئیقلیمی و هەرێمیەکان قبوڵی ناکەن. ئەوەی کوردستان ئەنجام دەدرێ نە نەخێرەکە نە نەخێر بۆ ڕیفراندۆم نە بەڵێ بۆ ڕیفراندۆم نە ئەنجامدانی ڕیفراندۆم نە نەکردنی ڕیفراندۆم هیچ پەیوەندێکی بەسەر بەخۆی کوردستان نیە لەبەرەوەی هیچ قیمەت و ئەرزشی یاسای نێودەوڵەتی نییە. بۆیە کردنی نەکردنی هەروەها بەڵێ یان نەخێری بە هیچ شێوازێک پەیوەندی بەسەر بەخۆی کوردستان نیە ئەوە تەنات سەواشەکردنی خەڵکە و هیچی تر. دەوڵەت بۆ ڤیدیۆش ترمان هەیە ئەوش 3 ساڵ پێشتا 3 ساڵ نوی پێشتا سەبارەت بە بڕیاری دادگای پاریس هەروە بڕیاری دادگای فیدرالی سەبارەت بە ڕادەستکردنی نەوتی هەرێمی کوردستان ئەوش لەو بەرنامەیەدا زۆر بە کورتی باسمان کردووە. بەرنامەیەشی تایبەتە بە ستاندەر لێکەوتی داهاتوو بەڕاستی واز دەکەم کەەوە بارودۆخەکە هەرێمی کوردستان زۆر تەحزیم تر و سنووردارتر دەبێت لە ڕووی دەسەڵاتی سیاسی لە ڕووی دەتوانین بڵین ئەو دەسەڵاتی وزەی لێکەوتی داهاتوو بەڕاستی ئەوەش هەر 3 ساڵ نوی پێشستا بەڕاستی پێشبینیمان کردکەوە ڕۆژ بە ڕۆژ دەسەڵاتدارانی هەرێم قوارەی هەرێم بچووک دەکەنەوە چ لە ڕووی کەرتی وزە چ لە ڕووی دەسەڵاتی سیاسیەوە. ئەمڕۆژ دیارە محەممەد شەیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە تویتێکدا لە ئێکس باسیەوەی دەکەکەەوە ڕێکەوتن کراوە لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان بە ڕادەستکردنی نەوتی هەرێم و لە خاڵی کۆتاییدا بەڕاستی حەز دەکەم گەورەی کەمەوەی جەنابتان بیبینن لە یەک ڕستەی کۆتایی دەدرێ إنجاز انتظرناه 18 عاما دەڵێ إنجاز انتظرناه 18 عاما یعنی دەستکەوتێکە و 18 ساڵە چاوەڕێ بووینە باسی ئەو ڕێکەوتنەی دەکات. بەڕاستی من لێرە چەند خاڵێک دەخەمە ڕوو سەبارەت بە ئەو ڕووداوانەیەکەوە ئێستا ڕووی دەدەن. پێش هەمووی بەڕاستیم پیرۆزبایەکی گەرم لە گشت موچەخۆرانی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان دەکەین کەوە بووە هۆی ئەو ڕێکەوتنە یان پابندبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیارەکانی دادگای فیدرالی هەروە بڕیارەکانی حکوومەتی عێراقی بووە هۆی ئەوەی کەوە ئابووری سەر بە بنەماڵە حزبیەکان شکست پێبێنێ و سەبر نەوتی هەرێمی کوردستان بگەڕێتەوە باوەشی خەڵکی کوردستان و قۆناغ بە قۆناغ خەڵک تێدا سوودمەند بنە کۆمپانیا حزبیەکانی سەر بە هەردوو بنەماڵی حکومڕان. ئەو پیرۆزبایە زۆرم پێ گرنگ بووکەوە باسی بکەم. باسی بچووکردنەوەی هەرێمی کوردستان دەکەین بەڕاستی لەسەر دەستی ئەو دەسەڵاتەیەکەوە ئێستا حکومڕانی هەرێمی کوردستانە هەروەکو باسمان کرد لە ڤیدیۆیەکان ئێمە پێش 6 ساڵ و مانگێک باسمان کردوکەوە ئەگەر بەردەوام من لە ڕیفراندۆم و ئەنجامی دەن و هەرێم قوارەکەی بەرەو بچووکبوونەوە دەڕوە هەروەها پێش 3 ساڵ و نیو باسمان کردکەوە قوارەی هەرێمی کوردستان بەرەو بچووکبوونەوە دەڕوە چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی کەرتی وزە و نەوت و غازەوە ئەگەر هاتوو دەسەڵاتدارانی هەرێم پابند نەبوون بە بڕیارەکانی دادگای فیدرالی و هەروەها بڕیارەکانی عێراق. بەداخەوە لە ئەو شکستە گەورەیە لە ڕیفراندۆم و دەستی پێکرد هەموو دنیا باسی کردکەوە گوتی ڕیفراندۆم مەکەن و ئەمریکا کەوا نزیکترین دۆستی هەرێمی کوردستان بوو و دەتوانین بڵین یەک لە هۆکارەکانی دروستبوونی قوارەی هەرێمی کوردستان بریتی بوو لە خودی ئەمریکا کەوە ناوچەی دژەفڕینی داهێناوە هاوکار و یارمەتی چی سەربازی چی سیاسی دیبلۆماسی هەرێمی دەدا. بەڵام بەداخەوە نەک تەنها ئەمریکا بەجێ فەڕەنساشیان نەکردکەوە دۆستی هەر نزیکی هەرێمی کوردستان دەسەڵاتداران تەنان خود دەسەڵاتدارانیش بوو بێجگەلەوەی دەوڵەتە ئەوروپیەکان تری هەمووشیان هەر جێڕایال نەبوون. ئەوە بوو یەک لە هۆکارەکانی شکستی دەسەڵاتداران و بچووکبوونەوەی قوارەی هەرێم بریتی بۆ لە ئەنجامدانی ڕیفراندۆم. دواتر ڕاگەاندنی ئابووری سربەخۆ بوو ئەویشکەوە ڕۆژ بە ڕۆژ شکستیان دەهێنە لە ئابووری سربەخۆ ڕۆژ بە ڕۆژ میلەتیان دەتوانین دەچەوساندەوە برسی دەکرد و تەنها خۆیان پێدۆڵەمەند و قەڵەو دەکرد وای کردکەوە
سەبر قواری هەرێم بچووک بێتەوە. خاڵشترکەوە بەڕاستی زۆر گرنگ بوو ئەو ڕێکەوتنانێکەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عراقی ئەنجام دەدا لە 2009 تا ئێستا ڕۆژ بە ڕۆژ پێوە پابەند نەدەبووە پابەند نەدەبوو بەو یاسای بودجەیەکەوە خۆی لەگەڵ حکوومەتی عێراقی دایدەنا و دایدەڕشت و پاشان پەرلەمانتارەکانی خۆیان ئیقراریان دەکرد و پەسەندیان دەکرد لە پەرلەمانی عێراق تەنانەت بە ڕێکەوتنەکانی خۆشیان بەو یاسانێکەوە خۆشیان دایان دەڕشت پێوە پابەند نەبوون. لێ تەمەشا دەکەین ڕۆژ بە ڕۆژ ئەو سێ خاڵە زۆی کردکەوە قوارەی هەرێم بەرەو بچووک بوونەوە بڕەوە جگە لەو گەندەڵی و زۆر مستەمەیکەوە لە خەڵک دەکرا. ئێستا لێکەوتەکانی ئەو بچووک بوونەوەی سەبر دەبینین بەڕاستی و خاڵش زۆر گرنگکەیە میدیا چاواشەکارەکانی دەسەڵاتداران هەردەم وا پیشان دەکەوە شکستەکانیان دەستکەوت و گەورەیەوە بۆ خۆیان سەرکەوتنە کەچی لە واقعدا لە ناوەڕۆکدا شکستی زۆر گەورەنە. یعنی باس چەند نمونەیەک دەکەم کەەوە زۆر بەوازحی شکستی دەسەڵاتداران و بچووکردنەوەی لەسەر دەستی ئەوان قوارەی هەرێم بچووکراوەتەوە ڕووین دەکەم و یەکەمیان خۆتان بەبیرتان دێ پێش نزیکەی مانگێک چەندین دوسێ هەفتە سەرۆکی حکوومەتی کاربڕێکەر لە ئەمریکا ماوە و نەیتوانی نەکتران بەڵکو بەرپرسە باڵاکانی ئەمریکا بە فەرمی ببینی. ئەوە بەڕاستی شکستێکی دیبلۆماسی و سیاسی زۆر گەورە و بەڵام بەسەر خۆیاندا نەهینا و هەوڵیاندا لە ڕێی میدیاکانی خۆیان یان میدیا سێبەرەکان ئەوە لەبیر خەڵک بنەوە. خاڵشتر ئەوەیەکەوە تەنانەت سەرۆکی پارتی کەوا پێشتر سەرۆکی وڵاتان دەهاتە لای ئەوان دەهاتنە لای و فەرشی سووریان بۆ ڕادەخست و لەگەڵی کۆ دەبوونەوە و چەندین اتفاقیاتی سیاسی و سەربازیان لەگەڵ دەکرد ئەو جارە چوو بۆ فەڕەنسا کەس ئامادە نەبوو لایانی فەرمی سەرۆکی فەڕەنسا وەزیرێک پێشوازی لێ بکاتەوە لات مدیر بەلەدیەک پێشوازی لێ کرد. ئەوانە بەڕاستی هەرچەندە بچووک بوونەوەی بۆ خودی دەسەڵاتداران بەڵام بچووکبوونەوەی قوارەی هەرێمیشەوە لە ئەنجامیشدا خەڵکی هەرێمی کوردستانیش دڵسۆزان دڵیان پێ ناخۆشە چونکە بمانەوێ نەمانەوێ ئێمە هەروەکو کورد حسابین و هەر بچووکبوونەوەی قوارەی هەرێمی کوردستان ڕاستە خۆ کاریگەری دەبێت لەسەر لایانی دەرونی لایانی سیاسی ئینتیمایی نەتەوەیش بۆ هەموو خەڵکی کوردستان. و خاڵشی زۆر گرنگ بوو بەڕاستی کەم وابووکەوە میدیاکان سەرنجی لەسەردانەنیان بە پێچاوانە باسییان دەکرێت ئەوە بکەوە هاوکاریە داراییەکانی ئەمریکا بە فەرمی لە بودجەی 2026 ڕاوەستێنرا بۆ پێشمەرگە بۆ لیوە هاوبەشەکان و تەنها بۆ یەک جار بە یەک گوژمە نزیکە 61 میلیۆن دلار دەدەنە هێزەکانی پێشمەرگە و بە سەریحیش دەڵێ دەبی لەگەڵ عێراق لە ڕێگەی سوپای عێراقەوە تەمویل بکرێت هێزی پێشمەرگە کەواتە بەرەبەرەوە تەسلیمکردن و ڕادەستکردنی خودی هەموو هەرێمی کوردستانە بە عێراقەوە و خاڵشتر وەکو ئەمە باسمان دەکرد چەندی مانگ پێشستا وتمان کاکە نەوت هەر ڕادەست دەکرێت و ئەمریکا فشاری ڕاستەوە خۆ دەکات لەسەر دەسەڵاتداران بەڵام بەڕاستی خەڵک لەبەرەوەی بێ ئومێد و بێ هیوا بوو باوەڕ پێ نەدەکردین و پێیان وا بووکەوە ئەو قسانە تەنها دڵخۆشکردنی خەڵکە و ئەوە لەسەر زانیاری نییە لەسەر خەون و خەیاڵە. ئێمە ئەو کاتی گوتمان ئەمریکا لەبەر چاوی جوانی خەڵک و موچەخۆران و بەزەیی نییە لە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڵکو ئەو نەوتە لە هەرێمی کوردستانەوە دەگوازراوە بۆ ئێران و بۆ تورکیا و ئەوەش دژی سیاست بە تایبەتی بۆ ئێران دژی سیاسەتەکانی ئەمریکایە کەوە ئابلوقەی ئابووری لەسەر ئێران داناوە تو لێرە نەوتی دەدەیە بە هەرزان و ئەوش بە ئارەزوی خۆی بیفرۆشت قازانجی لێ بکە بۆیە ئەمریکاوی قبول نەدەکرد لە دەرەنجامی ئەو قبول نەکردنە ناسار بوونکەوە ئەمریکا فشاری کردە سەر دەسەڵاتدارانی هەرێم و تەنان دەسەڵاتدارانی عێراقیش کەوە ڕێک بکەون نەوتەکە تەسلیم بکەن و ڕادەستکەن و ئەوە بەڕاستی تقریبان 2 ڕۆژ 3 ڕۆژ پێشستا ڕۆیتەرز ئەوەی ئاشکرا کرد. ئێمە چەندی مانگ پێشستا باسمان کرد بەڵام بەداخەوە خەڵک زۆر باوەڕ پێ نەدەکردینیان هەندێک زاران گاڵتەیان دەکردەوە خەون و خەیاڵە. ئەوەی ئێستا دەگوزەرێ بەڕاستی خاڵشی زۆر گرنگە بەرەبەرە هەرێمی کوردستان و قوارەی هەرێمی کوردستان ڕادەستی عێراق دەکرێت. ئەوە بەداخەوە بوتە حەقەتێک و لە ئەو لێککەوتانێکەوە باسمان کردکەوە قوارەی هەرێمیان بچوو کردەوە دەسەڵاتداران تا ڕۆژ بە ڕۆژ ئێستا هەرێمی کوردستان ڕادەستی عێراق دەکرێت و تەسلیمی عێراق دەکرێت و ئەو تەسلیمکردنە
بەڕاستی ئەمە پێشتریش باسمان کردووە وەکو لە ڤیددیوەکە ئێستا باسمان کرد 3 ساڵ نوێی پێشستا هەروە لە ڕیفراندۆم 8 ساڵ و مانگێک پێشستا باسمان کرد گوتمان دەسەڵاتدارانی هەرێم قوارێ هەرێم بچووک دەکەنەوە ڕۆژ بە ڕۆژ بە شکستەکانیان و نەبێ ئەمە علم الغەیب بزانین و یان زۆر زیرەک بین ئێمە بەڕاستی پێچەوانەی هەندێک میدیا و ڕۆژنامە نووس کەوا بابەتێک زانیاریەک وەردەگرێت لە پەرلەمانتارێک ئەوڕۆ لەوانەیە دوای 2 سەعاتتر زانیاریشتری بۆ بێت ئەو زانیاریە پێچەوانەی ئەو زانیاریەکەوە پێشتر بڵاوی کرد دیسان ئەوش بڵاو دەکاتەوە بەڕاستی دەبێ خەڵکی ئەوەی کەوا دەیەوێ باز لە سیاست بکە باسی لە ئابووری هەرێمی کوردستان و عێراق بکە دەبێت سیاسەتی نێودەوڵەتی بزانێ و بڕیاری دەوڵەتە زلهێزەکان بزانی و خوێندنەوەی هەوی بۆ واقعی ئیقلیمی واقعی ئابووری ئەوانە هەموو پێکەوە گرێدا لەگەڵ ئەوەی کەەوە هەندێک زانیاری هەیە بەدەست دەکەوێت بە تایبەت ئەو بڕیاری لەسەر بدا داهاتووی ئەو بابەتە یان ئەو کەیسە چی لێدت بەداخەوە ینی وای لاتو ئێستا لە هەرێمی کوردستان ڕۆژنامە نووسیەکە یان پەرلەمانتارێکە تەنها دەتوانین بڵین سێبەری خۆی دەبینێ بەڵام دێ تەحلیلی 10 ساڵی داهاتووی بۆ هەرێمی کوردستان دەکات بۆ عێراق دەکات یان زۆر جاران سیر دەکەین کەوا دەسەڵاتدارانیش برە و بەونەوە بۆ چوون و بەونەوە کەسانە دەدەن بۆ ئەوی بەڕاستی ڕاستیەکان و زانیاری ڕاستەقینەکان و بڕیاری نێودەوڵەتی ڕاستی بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەزانرێت و تەمومژاوی بێ خۆی بەڕاستی ئەمریکا نایەت وڵاتێکی وەکو عێراق کەوا 162 تەن احتیاتی زێڕی هەیە و نزیکەی 100 ملیار دلار احتیاتی نەقدی ئەزنەبی هەیە دۆلاری هەیە بێت بیگۆڕێتەوە بە هەرێمێکی قەرزاری کەوا نزیکەی 30 ملیار دلار قەرزارە نەکەس دەزانێت ئەو قەرزە لە چی هاتووە لە چێ هاتیەوە هۆکارەکەشی چییە بۆیە ترامپ ئەگەر دیتتان 2 ڕۆژ پێشستا ڤیددیوەک بڵاوبەوە گوتی ئەمن خۆمان بێلایەنیمان هەڵبژارد بەرامبەر شەڕەکەی کورد و عێراق لەسەر کەرکووک و وتمان ئەمە عێراق 4 تریلیۆن دلارمان لەسەر خەرج کردیە بە هەرێمی کوردستانی نادەین کەواتە زۆر وازەحە لەمە دووە ئەمریکا و دەوڵەتە زلهێزەکان هەرێمی کوردستانی ڕادستی عێراق کردیە و تەسلیمی عێراقی کردیە دەبی لەگەڵ ئەو حالەتە ئەمە هەوڵ دەین ئەو تەسلیم بوونەی هەرێم لە ڕێی شکستە یەک لە دوایەکانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بیکەینە سەرکەوتن و بیکە خۆمان بکەینە خاوەنی عێراق و بتوانین لە ڕێگەی عێراقەوە ئەمە نەک تەنها هەرێمی کوردستان و عێراقش ئاوادانکەینەوە و چارن باشترین بەڕاستی ئەگەر بێ بەراورد بکەی حاڵەتی کوردی لە هەرێمی کوردستان لەگەڵ بەراوردی کەی لەگەڵ کوردانی ڕۆژئاوا باکوور ڕۆژهەڵات دەبینین ئێمە بەڕاستی گەورەترین دەستکەوتمان هەیە لە عێراق و تەنانەت دوێنێ دیتان کەەوە یان پێری دیتان 3 کورد نوێنەراتی هەموو دەوڵەتی عێراقی دەکرد لە نەتەوەیە گرتوەکان کەەوە باڵاترین ئەنجومەنی جیهانی و نێودەوڵەتیە بەڵام سەیری کە کوردانی تەنانەت ڕۆژئاواکەوە ئێستا سیر دەکەی بێزگەلەوەی کەەوە شوناسی سووریان نادەنێ تەنان بە حکمی زاتیەکەشیان پێیان ڕازی نینە ئەوە جگە لە ئێران و کوردانی باکووریش بۆیە زۆر گرنگە ئەمریکا و ترامپ بە تایبەتی قەت نایەت قوربانی بدات بە هەرێمێکی بچووک بەرامبەر عێراقێکی دەوڵەتێکی سیادەی خۆی هەیە و احتیاتی زێڕی زۆرە و مەجای وەبەرهێنانی زۆر تێدا هەیە بێ عێراق بکاتە قوربانی ئەو هەرێمە بچووکێکەوە دەسەڵاتدارانی شکست خواردو بەڕێوەی دەبن. خاڵشتر پێم گرنگە بڕاستی زۆر زارن میدیاکان یان تەنانەت نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان و تەبێژەکەی دەڵێ بۆ 3 مانگە بەڕاستی ئەوە چۆن بڵێ تەمەنا و خەونی ئەوانە بۆ 3 مانگبی ئەگەر نا لە بنەڕەتدا ئەو جۆرە پابندیانێکەوە بەرامبەر عێراقیتیان یەکەمیان نەدەتوانن لی پاشگەز بنەوە دەتوانن ماتەڵە بکەن کات بکوژن و هەندێک جاران ئەزیەتی موزەف و تەنان دەوڵەتی عێراقش بدەن بەڵام ناتوانن پێ و پابند لە کۆتاییدا و خاڵی دووەم ئەوەیەکەوە ئەوان ئەو ڕێکەوتنانە کەوا پێ و پابند دەبن تا دەرچوونی بودجەی 2026
کەواتە کەی 2026 بودجەکەی دەرچوو ئەو کاتی ڕێکوتنەکە خۆی تۆماتیش تازە دەبتەوە بەڵام ئەو کاتی بەڕاستی وەکو باسمان کرد استراتیژیەتی ئەمریکا دەوڵەتە جلێهێزەکانی ئیلا ئەگەر گۆڕانکاریش زۆر گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراق ڕووبدا بەڵام ئەگەر نەبێت هەر بە هەمان شێوە وەک خۆی دەمێنێتەوە و ئەمریکا ماوەڵە لەگەڵ عێراق دەکات نەک لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم. و وەکو پێشترش باسمان کرد بەڕاستی ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم پابەند نەبن بەو ڕێکەوتنانێکەوە کردیتیان ڕۆژ بە ڕۆژ عێراق مەرجی زیاتر دەکات و فشاری زیاتر دەکات. ئێوە بەبیرتان بێ پێش 5-6 مانگ عێراق مەمنوون بوو حکوومەتی هەرێمی کوردستان بەس 50 میلیارد دینار بنێری باسی نەوتی هەر نەدەکرد و ئەگەر بەبیرتان بێ لە سەرەتاوە بەس باسی تەوتیم بوو لە 2024 مانجی 3 و 4 کاتێک بڕیارەکە دەرچوو مانجی 2 بەڵام لە 3 و 4ەوە تەنها دەیانگوت داتا و زانیاریمان بدەنێ ئێمە تەوتینەکە دەکەین و موچەتان بۆ دەنێن بەڵام بەداخەوە سەرکێشی و ئەو عینادیەی دەسەڵاتدارانی هەرێم لە بەوەی کەوا بێوێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەدەست خۆی بمینێت وای کردکەوە تەوتینەکە ئەنجام نەدات و تەوتینەکە جێبەجێ نەکات تا تاوای لات عێراق ڕۆژ بە ڕۆژ مەرجی زیاتر دەکرد لەسەری و فشاری زیاتر دەخرتە سەری و ئێستا مەمنونە بێجگەلەوەی کەوا نەوتەکەی ڕادەست کردیا مەمنونە مانجی 120 میلیارد بدا و بەویش عێراق لێ ڕازی نیە دەوێت لێسەری زیاد کات کەواتە ئەو خاڵێکی گرنگە هەر کاتێک بیانوێ پابەند نەبن و عێراق لە ڕەتفعلی ئەوە مەرجی زیاتری لەسەردان و فشاری زیاتر لەسەرکردنەوە. من بەڕاستی دەمەوێت لێرە بە بیڵێم کۆتا قۆناغی ئێستا دوای ڕادستکردنی نەوت و ڕێککەوتن لەسەر داهاتە نانەوتیەکان قۆناغی سێم دێت بریتە لە قۆناغی تەوتینکردن و خۆشبەختانە وەکو مژدەیە کە تا ئێستا عێراق زۆر موسیڕ و موکوڕە لەسەر ئەوەی کەوا تەوتین وەکو ئەوەی هاتووە لە بڕیارەکەی دادگای فیدرالی جێبەجێکە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت تەوتین بیکاتە بەرامبەر هەژماری من بەڵام تا ئێستا عێراق ڕازی نەبووە دەڕێ وەکو بڕیارەکەی دادگای فیدرالی چۆن هاتووە دەبی وا بکەین. خاڵی کۆتایی کەوا زۆرم پێگرنگە ئەوەیە کەوا ئێمە دەبی پشومان درێژ بی نەفەسمان کورد نەبی وە زوو بێزار نەبین وەکو پێشترش باسم کردووە قوارەی هەرێمی کوردستان لە 91ەوە تا ئێستا دابڕاوە لە عێراق ئەتوو بتوێت بە مانگێک و 2 مانگ و ساڵێک و 2 ساڵ بە تەواوی بیخەیەوە سەر عێراق و موچە و بودجەکەی ئەوە بڕاستی کاتی دەوێت بۆیە دەبێ هەندێک لە سەرخۆ بین و زۆرمان تەحمل کرد زۆر کەم ماوە ئینشاڵڵا لە داهاتوودا تەوتینەکەش سەبر دێتە جێ و بەڵام پێویستی بە هەندێک کات هەیە و ئەگەر هاتوو هەر سەرچێشی کرد دەسەڵاتدارانی هەرێم بێگومان ئەو کاتی عێراق فشاری زیاترش دەکاتە سەریان و مەرج زیاترش لە سەریان دادەنێ هەر لە خۆشی دام سوپاس.